بنای خوای گەورە و میرەبان ئەنێ ساما لە بینی دوو ئەوەداین بەهرێمکردن لەو قاعی عەلەقەل بەهرێمکردن و مادەی سەدچل یعنی عەلەقەل دەبی وای لێ بکەین ئەو دوو حالەتە ناکۆک نەبن لەگەر یەکتر تازە هەردوو کە هەیە خۆشە کە ڕای جیاجیا بە ئاشتیانە لێرە تەڕەح دەکرێ و لە کۆتاییدەوە بیشتێکی جوانی لێ دەربچی زۆر جار باسی قەزەی کەرکووک کرایە وەکو عەمەلیاتی مێشک یعنی بەڕاستی ڕاستە ئەگەر دکتۆرەکە زۆر چاک نەبی ئەحتیاتی عەمەلیاتی مێشکەکەی پێ ناکرێ و دەمرێندرێ وەکو ئێستای کەرکووک دەیبینی قەزێک کەرکووک کە دەرێن عەمەلیاتی بەمەعنا لە ڕووی تاریخی لە ڕووی جغرافی لە ڕووی سیاسی لە ڕووی قانون لە هەموو ڕووەکان زۆر زۆر حەساس یعنی کاتی خۆی هیرۆدس هاتتا و منطقی لەبارەی دیموکراسی هاتیە ویستیتی لە ئەسلی دیموکراسی پێستەوە بزانین لە چی هەیە سەرچاوەکەی چونکە سەرچاوەکەی یۆنانی نییە ئەو کاتیش قسە هەبووە کە سەرچاوەکەی شەرقی بووە لە شەرقیش هاتە نزیک ناوچە کوردستانیەکە لەو مەوزوع بە دوواداچوون لە دوو دیموکراسی تەمان دوای ساغ بۆ دیموکراسی لە ئەسڵدا کوردستانیە نەک ئەوە برم ئەم کوردم ئەوە نییە بەس مەوزوعەکە زۆر دوور و درێژە ئەو هاتێ لەو منطقەی چای بە باوە گۆرگوڕ کەوتیە لە ئاگرەکەی پرسیە لە خەڵکی پرسیە یعنی ئەوە مەوزوعانە دوور و درێژە سینۆها دەرێ دوو سەرچاوەی نەوت کە لە بۆ مەسر دەهات شارەکانیان پێدەڕازاندەوە شەویەکیان لە باوە گۆرگوڕ ئەویتریان لە باکۆ بەس ئەو دوو سەرچاوە هەبووە لەچی یعنی کەرکووک کاتە شارەکە ئەوەی نییە ئەوڕۆبی و دوێنێ بیوە زۆر کۆنا مەوزوعێکی زۆر تاریخیە لە سەرەتای دەستپێکردنی سایکس پیکۆ تەوان سایکس پیکۆ هەوڵتە نییە بە ئەوە برین ئیتیفاقیەکی زۆر سادە نییە برین لە 12 مادە پێکەتەوە نا نزیکەی 100 کۆنگرەی لە بۆ کرا هەتا گەیشتنە سیغەی سایکس پیکۆ گەیشتنە سیغەی دابەشکردن لەوێ یەکەم جارە بەڕەسمی کەرکووک لە منطقەی کوردستان زیاد دەکرێتەوە یعنی ئێستا عێراق دروست نەبووە ساڵی 1916 عێراق 1921 دروست دەبی ئەسڵان کەس بە بیریشی دەندات کە عێراق دروست دەبی یەک وەسیقەمان نییە خەڵکی عێراق داوای دروستکردنی دەوڵەتی عێراقیان کردی ئەسڵان نەیان دەزانی ئەسڵن هاتە ڕئیس عەشرەک چوو بوو بە بەریتانیەکەی گوت بە برسی کۆکس گوتی وەڵی ئێوە فکرەکتان لە مێشتی منە عێراق ئەمە عێراقمە هەر نەس بیستیە حتا لە لزنەکەی ویلایەتی مووسڵ ئەوەی عوسبەت الئومەم هات لە مووسڵ بە خوارێ هات گوتی ئەرێ ولايتي مووسڵ عێراقیە یان عوسمانیە گوتیان وڵامە ناوی عێراق من هەر نەژبیستە یعنی ناوی عێراق نەبیسترابوو کاتە عەرەب ئەسڵەن ناتوانی برێ کەرکووک عەرەبیە وابزان کەسی جورئەتی ئەوەی ناکە ئەو قسە بکە لە ساڵی 1916 کە جودا کراوە نەخرایە سەر عێراق چکە عێراق نەبوو خرایە سەر بی کاتی بی ئەی ڕەنگەکان نەبوو چکە ئەو منطقەیە هەموو ویلایەت بوو یعنی دەوڵەتی لێ نەبوو لەبەرەوەی زۆر کۆنا ئیتر لەو کاتیەوە ئەوە کێشەی کەرکووک دروست بووە کە عێراق دروستە بی برسی کۆکس لەگەر جۆنسن لەگەر چل خەبیری تر لە مؤتەمەری قاهرە دادەنشن چارچل بەخۆی لەوێ دەبی چارچل زۆر ڕای لەگەوەی بوو سیڤەر جێبەجێ بکەین تاوانە مۆزوعانە زۆر دوور و درێژن بەڵام من زۆر بە کورتی بەڵام برسی کۆکس لەوێ تەرحەچێکە تەنها دوو عێراقی لەوێ بوونە ئەویش یەکیان ساسۆن حەسقیل بوو ئەیتریش جەعفەر عەسکەری هیچیان عەرەب نەبووینە ئەیش دوو کورسیان لەبۆ دانابوون لە دووری مؤتەمەرەکەی جار ئەگە ئیستیشارەتیان پیان دەگوتن قسە دەناوانیش لە ناو مؤتەمەرەکەی نەبووینە برسی کۆکس پێداگیری کرد گوتی کەرکووک و کوردستانی خوار و کات پیان لەبۆ کورسە ئەگە نەخرێتە سەر عێراق ئەو قسە حکمەتە چ تێدایە لە بۆ ئەوەی ئێستا عێراق لە برسان دەمری هیچی نییە گوتیان وا دەبین ئێستا ئیداری خۆمان لە کوردستان وا لە برسا دەمری لەو هەموو داهاتەی مەجبوری ئەو عێراقێ یعنی دەنا چەرچڕ ڕازی نەبوو خەڵکی مە دەرێن هەر بەریتانیا موامەرەی لەمەکرێت زۆر دەقیق نییە و مەوزوعانەها ینی زۆر وردەکاری هەیە لەو بابەتان بە هەر حاڵ لەو کاتیەوە ئیتر کەرکووک کێشەی هەیە هەتا ئێستا وەکو هەردوو لاش باسییان کرد مادەی 140 ئەو دەستورە باشترین حەلی تێدایە ڕاستە
هەر مادەی 140 نییە. ئێستا تو بتەوێ ئەگەر فیدرالی لە دەستوری عێراقی وەرگری مادەکانی فیدرالی هەر لادا شوێنی تریشێ دووبارە دەتوانی پێی وەرگریەوە، مادەی 140 لادا شوێنی تر هەیە دیسان دەتوانی کەرکووکی پێی وەرگریەوە ئەگەر دەستێکی ئەمین و شارەزا لە کوردستان حاکمی، نەک ئەوەی وەکو ئێستا کە هەیان بردینە هەموو ڕۆژێ لە بەغدانە، هەموو ڕۆژێ نەقسا، هەموو ڕۆژێ یعنی حکمی کەرکووک کرا دیتان چۆن بوو، یعنی جێی شانازی نەبوو ئەو فترەی بەڕاستی ڕاستە خەڵکەکەی بە دڵسۆزی ئیشی کردیە، بەڵام کە درێن عملیاتی مێشکە بە معنای ئەوەیە ئەتو دەبی زۆر دقیق بی لەو ئیشەی، مجازفەی زۆر گەورە کرا بە یعنی کاتی خۆشی کە ئیمپراتۆریەتەکان سەرۆکەکە مجازفەی دەکرد حەڵقەی زەعیف لە ویلایەتەکان نەچێن دەرەبوو لەوێت لی دەڕۆی، بۆ نمونە کاتی کە عوسمانی دەستی بە مجازفات کرد ئەو ویلایەتانەی ڕۆی کە ئەی پێی دەگوترە ویلایەتی ڕۆملی، ویلایەتەکانی ئەوروپای ڕۆی، ویلایەتی بۆسنا و هەرسک و بڵغاری، ئەو ویلایەتانای هەموو ڕۆی. کاتی ڕیفراندۆمیش هەموو یعنی وابزان لێرە ئەو سێمان و خەرچ تریش و ئێوەش و ئەمە باسی جامیعی کوێر لە جامیعی کوێر بەڕەسمی ئەمە تەبلیغمان کردن، هێشتا 2 مانگمان مابوو، گوتمان ڕیفراندۆم نەک هەر کارە ساتە، بەڵام بەم سۆگەر ئەوەی ڕوودا کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان دەڕوە، گوتمان على الإطلاق ئەوە دەڕوە، ئیخۆ هەرچی ئامۆژگاری کەری جیهانیمان بوو هاردووی دەبوو دەیگوون نەکەن، ئەگە هەر دەیکەن یعنی وەکو بری بێئومێد دەبوو دیگو هەر قسەکە نازم خۆشیان ناخۆش بوو، ئەگە هەر ئەو بێعەقلی دەکەن کورە نەکەن لە یەکیکەن. ئێخۆ بەیانی دووەم و سێمی ئەمریکا بە وازحی دیارە، بەیانی یەکەم ناکەی، بەیانی دووەم، بەیانی سێم دەری کاکە کورە نەیکەن، بەس ئەگە دەیکەن لە کەرکووک و ناوچەیەوە ئیستیفزاز ئەم وابزانم سەرکردایەتی ئێمە لە کەلیمەی ئیستیفزاز نەگەیشت، مصطلحی ئیستیفزاز لە عیلاقاتی دووەلی زۆر معنادارە. ئەم جارشکەش لە یەکێتی ئەوروپا بە برادرەکی منیان گوت و گوتیان ئەری نامەی سەرکردایەتی کورد دێگەل عەجیبە، نامەکە نازم چۆنە دەرەی قەرنی 16 ئەوروپایە، نەیزانی ئەو نامانە یعنی بەڕاستی جواب دانەوەکە مەسەڵەن هەڕەشەی تێدایە، ئەمە منەتی ئەوەندەتان نازانی گەل عەجایب بووە، یعنی دەرێن ئەمە ساحێبی دەوڵەتی نەوەوینە، دەوڵەتی گەورە گەورەمان هەیە، هەتا ئێستا نەمان گوتی ئەمە ئەوە ئەمری واقعە وای لێ دەکەیت، هەتا ئێستا نەمان گوتی ئەمە بووە بەڕ ناکرێەوە لە عیلاقاتی دووەنی. مەبەستم وایە بەڕاستی ئەو دکتۆرانەی کە ساحێبی کەرکووک بوون زۆر بەناڕێکی لە دەستیاندا، بەڵام ئێستاش هێشتان وەزع و دەرفەتەکی زۆر ماوە لە پێشمان، مادام ئەو عێراقی ئێستا ڕاستی یەک دنیا ڕەخنە و شتمان لێ هەیە، هەرسەنگانمان لێ هەرچی هەیە، بەس هێشتا لە ناو دووەلی عەرەبی لە هەموو دەوڵەتەکان باشترە، هێشتا لە حکومەتەکانی پێشووتر ڕاستە عەبدولکەریم قاسم لە ناوعەکان باشۆ مادەی سێی شەراکە بۆ بەس هەر لە تەنیشت مادەی سێی العێراق جزء من ئومە العەرەبی تێدا بووە، ڕاستە دەستوری ساڵی 1925 بەڕاستی شەراکەی تێدا بووە، دوو نەجمەکە لە قانونی شیعری دەوڵە هەم دوو شعب هەم دوو ئیقلیم عێراقی، ئەوانە هەموو قووەتن، زۆر بەقووەتن، ئەمە دەتوانین ئەگە قووەتی قانونی لەسەر کەرکووک باز بکەین لەسەر هەموو وەسائقەکانی عالەمی هەمووی، يعني أما عون تمشانا كردي وثائق جغرافي درين وثائق قانوني سياسي اتفاقيات دولي أطلس كان موسوعة كان هرتي دري كركوك بكردستاني هاتي تلا صدامي عثماني تباشوي حتى أودوايش تاس بانزايا كانش يعني لوي وزن دس كردنين الحمد لله دس من بقوة بلام بكار هناني براستي جوان نبوة هناك رتوهر بعنصريان بري يعني لو صار بين حلاني كلا كركوك أو يبيلوا حل عربي حل تركماني حل كردي راستي كي حل عراقي لهم حل كان باش تربى راستا حل دولي شيء حل دولي عندك شتاع جرينجا ماوي باسكت خوي لا ما تيستل أو جرينجيتي ده زارت شتر كإلغاء قانوني إداري انتقال دكتور مادەی 58 استثنا دەکات، مادەی 50,000 کە بە قووە دێتەوە سەوچ بە تایبەتی فەقەرەی با ئەو قسەی ئەم لی دەکەم کە لەوێ داوا کراوە لە ئومم متحیدە کە بێ سەرپەرشتی و لە بۆ ئێمەی کورد ئەوڕۆ لەو دەمەی لە دوای ڕێفراندۆم لە دوای دۆڕاندن لە دوای هەموو شتەکان جارش کە تەدویلکردنی قەزەی کەرکووک بەڕێیم زۆر گرنگە لە تەدویلە ئەگەر زوو ئەگەر لە بیرتان بی مەجموعی ئەزەماتی دووەلی
ئەو تەقریرانەی ڕاند کردی ئەو تەقریری دیمۆستۆڕاوازم لە لای جەنابیان هەنا حەلەکانی بەڕاستی باش بە تایبەتی جارێکی تەرحی ئەوشکرا کلااوشینەکان بێنن ئەو ناوچێ ئەمە زۆر حەولماندا بەس برادرانی مە لە سەرکردایەتی لەو مۆزوعی نەدەگەیشتن ڕاستی ڕەنگە قیادەی مە دڵسۆزبن بەس تێگەیشتن و فەهم لە قەزەی کەرکووک لە قەزەی عێراقی زۆر ئەم زۆر زار نمونە چی دێنمەوە ئەندامە چی مەکتەبی سیاسی نەمایە ئێستا بەڕاستی پیاوێکی دڵسۆز و بە تەمەنیش بوو بەخوا ئەوەشم دەگەرینەوە بەڵام وا پێدەچوو جارچی لەگە سەرکردەی گەورەی کورد لێرێنە من وەکو غەیبەت نەبی با ناوێت نەینی چوو بە بەغدایە کە هاتووە لێیان دەپرسی بەبیرم دێت تەلەڤیزیۆنی زاگرۆز لی پرسی گوتیارێت چه هەیە گوتی وەڵی زۆر ناخۆشە زۆر خۆشیش بوو وەزە گوتیان لەبەر چ نەخۆش گوتی وەڵا ئەمە داوای فیدرالی دەکەین لە خوارێ خەڵکێکمان بێ ئەوانش داوای فیدرالی دەکەن یعنی ئەو پێی ناخۆش بە ئەوەی دزانی فیدرالی لە ناو عەلاگەکە ئەگە ئەو یەکەشکە ببە لە خوارێ لە بۆیش نامین یعنی فەهمەکەی وابوو دەنا چەند خۆشەت لە عێراق سێ چار لا فیدرالی هەبی ئێوە تەعسیل دەبی ئێوە وای تێگەیشت بوو قوربەسەرەی ئەندامی مەکتەبی مەبەستم ئەوەیە فەهمی سەرکردەی کورد لە بۆ قەزەی کەرکووک لە بۆ قەزەی عێراق لە بۆ دەستور لە بۆ عیلاقاتی دووەلی لە بۆ میساقی متحیدە زۆر سەرچیغە هەتا ئەو لەحزەیەش تا ئێستاش تا ئەو لەحزەی وا قسەی لێ دەکەی بەڕاستی سەرچیغ نازم لە هەولێرە هەیە نازم لە کەرکووک يعني سطحي زۆر بەڵێ جا ئێستا ئەوەی کە هەیە لە بەردەستمان ئەو تەرحانە کرا ئەمە یان لەبارەی بەهرێمکردن ڕاستە تەرحی تاڕادێک متحیدەش هەبووە لەوەی تەرحی مقتەدا سەدر بوو بەڵام تەرحی زۆربەی ئیبراهیمی تورکمانمان بوو ئەم بەس پرسەکیان بکرا جارت کەس پێم گوتن بیان گوت باە ئەمە بەتەمای شتێکی وایە چکە ئەمە ئەو قسانەمان مامۆستا ساماڵ لێرەیە لە هەموو دانیشتنەکانی ئێمە و تورکمان بەشدار بوو ئەمە لەگەڵ تورکمان گەیشتنە سێ چار نقطەی باش یەکیان بەڕێی من ئەوە دەستکەوت و بەڵام نازم وەڵا ئەمە لە جیاتەوەی گوتمان کەرکووک نای لێبین عێراق المسەغەر ناوی کوردستان المسەغەر گوتیان لەبەر گوتمان هەموو وا یعنی کەرکووک لەبەر چی عێراق المسەغەرە کا عێراق پێشان تورکمانی لێ مشتلی ئێستا لێی نمایە گوتیان چۆن گوتمان تەمەشای ئەوەی بکەن وەرن وەسایەکان یولپی لە حلەی لێ بلە هیچیەکی نییە کەرکووک ئەگە بڕێتەوە سەر عێراق سەر تورکمان لێژ نانی ئەجا دوایە تورکمانی کەرکووک و تورکمانی کوردستان لێک جودا دەبنەوە کۆمەڵێک شتیوامان باس کرد زۆر هاتنە پێش بەڕاستی ینی ڕازی بوون بۆی کە شتی تر بکرێت بەڵام ئەوی ئەمە وەکوبرێت تێبینیم لەسەر ئەو ئیشە هەیە ئەو پرۆژەیە نابواری ئەمە بیکەینەوەی خۆمانی کورد دەبای برێن برایانی تورکمان ئەوە پرۆژەی ئێوەیە هەر ئیوانیش بوو برێن ئەوە ئێوەیە وەئی عەرەبیش چکە مقتەدا سەدریش ئەو تەرحی هەبوو عەمار الحەکیمیش جارێک ئەو تەرحی کرد برێن ئەوە عەرەبیش ئەوەیە بەڵام کورد فەقیرانە ئەو تەرحیان نییە وەرن با ئەو پرۆژەی ئێوە بی یارمەتیتان دەدەین با بزانین مەطالبی کوردیش چێ وەرن ئێوەش بڕک تەنازول لە بۆ کورد بکەن لە بۆ ئەوەی ڕازی بن بەو پرۆژەی ئەو زۆر فەرقی هەیە ئەو پرۆژە ئی کوردە و بڕۆ ڕزای لە تورکمان و عەرەب کە ڕازی بی لەگە ئی تورکمانە بڕۆ ڕزای لە کورد بکە و ڕازی بی ئەو دوو معادلەیە زۆر فەرقیە لەبەرچی یعنی کە دەرێن ئیدارەت الصراعات علما یان دەرێن تەفاوز فەنە خۆی ئەوە شتانە دەبی زۆر یان کە دەرێن کەرکووک وەکو عەمەلیاتی مێشکە دەبی دکتۆرێکی زۆر ورد بی لەو بارەی دەنا لە کۆتاییدا بەهرێمکردن ئەوەی کە ئەم لە مەشروعەکەی تورکمان خینمەوە لە مەشروعات دووەلیەکان و مەجموعەی ئەزاماتیش مدەتی لە بۆ دادنی 8 ساڵ بەڕێی من ئەگە لە بۆ 8 ساڵی بیو ئەو کاتیش کە بمان کردەوە مەشروعی تورکمان و کوردیش مفاوەزاتی لەسەوەی بکردا بواە لە پاش 8 ساڵی ئیعادەی کەرکووک یان ئەو مەرحەلەی پێگرێت تەطبیع مەرحەلەی یان بزەبەت شەرتەکە ئەوە بواە شەرتەکە ئەوە بواە کە مادەی 140 جێبەجێ بکرێت لەو ماوەی ئەو 8 ساڵەی با هەرێمێک بی قەیتیەکە با هەرێمێک بی بەڵام لە ماوەی 8 ساڵ مادەی 140 بە هەموو مەرحەلەکانی جێبەجێ بکرا بواە بە تایبەتیەوەی کاکە ڕەشک باسی کرد کە ئەوانەی ئینکاری مادەی 140یان دەکرد دوایە چۆ مەحکەمەی ئیتیحادی لەوێ وەتی نەخێر مادەی دەستوریە زۆر دەستکەوتەی گەورەیە ئەوە کەوت بەڵام ئەوەش ئەو مەوزوعی کە هاتە پێش کە ئەو مەجموعە دڵسۆزەی کورد کە چوینە
بەپیل پرۆژەی وا چوینە لە بۆ بەهرێنکرد ئەوەی ویستیتیان کەسری جمود بکەن جمودەکی زۆر هەیە لێرە تەرح نەما ئەوانە هەستان حرەکەتیان بۆ جملەی کرد کاتە لایەنی ئیجابی تێدایە بەڵام دووبارە هەر تەمەشان دەکەنەوەتم کۆتاییەوە نییە نوێرام تەمەشاسی بکەم یعنی دەتوانین شتێک بکەین بە ئەوەی نەکەینە ناکۆچی تازە وا بووە و داوایان کردیە کە بەهرێن بکرێ بەهرێنکردن ئەوەندە سەلبی نییە ئەوەندە عکسی مادەی 140 نییە بەو دەرەجەی بەڵام دەکرێ گفتوگۆ حیوارەکی زۆر زیاتر بکرێ نەخشە ڕێگەکی دەقیق دووشت بکرێ باشە لە خلالی ئەو دقەیە کە مایتە یەکیان حیوارەکی کوردی و کوردی زۆر زۆر اختصاصی زۆر وەبی لایحە و یعنی ئەو مەوزوعی نەخشە ڕێگەی دەرکردنی کەرکووک لەو ئەزمەیە و گەیاندنی بە حەقی خۆی زۆر زۆر بە وردی و بە جوانی بکرێت کە مەجالی شەیە ئێستا من وەک خۆم کە بڕک شارەزای سیاسی دەولیمە بە تایبەتی لەو دەمە و بە دوای گۆڕانی ترامپ بە بایدن وەسعەتی یەکجار زۆر باش جارشکە لە بۆ کورد هاتوتەوە پێشکە ئەو شانە هەمووی مەجال هەیە بکری لە لایشکەش شان بەشانی ئەو حیواری کوردی خۆ بەخۆی حیوارەکی پێکهاتەکانی کەرکووک بەڕاستی ئەمە ڕەنگە هەمومان ئەو ڕەئیەمان هەبی کە ئەمە حەقی کەرکووک معنایەوە نیە تەنها کورد لێی سەرکەوتوبی دەمانوێت تورکمانیش بگاتە نەتیجەی خۆی و عەرەبیش و ئاشوریش و هەرچی تێدایە ئەم یەقسەی ئەخیریە بەس ئەوەیە لەگە تورکمان ئەمە زۆر باسی ومان کردوتمان کاکە ئاگەتەن لێبی ئێوە لەو ململانەی لەگە کورد هیچ قازانجێک ناکەن لەبەرەوەی ئێوە بە پێی قانونی دووەلی یان مادەیەکی کۆنگرەی مۆنتیڤیدیۆ کە بووە ئەساسی بەدەوڵەت بوون ئەساسی ئەو شەعبانەی کە ئایا ئێستا زۆر جار هەیە دەڵێن لكل الشعوب حق تقرير مصير آخر چێ دەبی تعریفێکی قانونی و زاوابتی هەیە لە مادەیەکی کۆنگرەی مۆنتیڤیدیۆ دیاری کرایە گوتمان گۆ بڕۆن ئەو مادەی تەمەشاکەن بە وریوەرە ئەو مادەکە نەکرایتە عەرەبی هەر تەرجمەی ئینگلیز 16 مادەیە هەر ئینگلیزیە هەر ئەوەندەی تەوا دەکەیت ئەو لە لای تو خلاص بە لە لایوان دەرێت دەقەت مایشتە گوتمان ئێوە ئەوەتان هەیە نە ئیقلیمتان هەیە چکە ئەو سێی دیاری کردێ کۆنگرەی مۆنتیڤیدیۆ لە بۆ ئەساسی دەوڵەتیان ئەساسی شعب کە حەقەکی هەبی نا ئیقلیمتان هەیە نا سوڵتەی سیاسیتان هەیە نە شعبیشتان هەیە گوتمان ئێوە چکە بە سەراحەت قسەمان کرد ئەو کوبری بە خۆیان گوتمان ئێوە زۆربەی عەشیرەتەکانی ئێوە میهەنیە نەک نەسەب زۆر مەوزوعاتی وردە یعنی ناکرێ خۆ گوتمان ئەگە بەدەستەمە بی ئەنگۆ پێتان دەرین شعبی کرد بەس ئەوە مەوزوعاتی قانونیە کەواتە ئاگاتان لێبی ئەنگۆ نەقسی گەلە گەورەتان هەیە هیچ مستەقبەلێکی نییە ئیشین گۆ تەنها مواڵەتەنەتان هەیە لەو عێراقی زۆرەوە بوون وەڵا زۆر هاتنە پێش لەگەن گوتم ئەمە دەمانەوێت وەکو کوردستان نەک وەکو کورد ئەمە لەگەڵ دەوڵەتی قەومی ئەوینی بەڵام لەگەڵ دەوڵەتی کوردستانی و حەقی مواڵەتەنە ئەو تێداینە لەگەڵ هەموو شتێکی ئەمە دەمانێت حەق و حقوقەکی یەکجار زۆر لە ئێوە زیاتر بدەین ئێوە کە هەیە ئەگە بێن پێش لەبەر هەندێ ئەو حیوارە لە بینی کورد خۆ بەخۆی و لە بینی پێکاتەکانی کەرکووک ئینشاڵڵا نەتیجەی زۆر زۆر باشتەوی و ئەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه